زانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن دوای دابڕانێکی دوور و درێژ دووبارە هاتینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایین کە هەمووبانێک میوانێکی ڕۆحسووکی ئێوە بین با بڕگە و بابەتی هەمەڕەنگ کولتوری ئەدەبی و سەرنجڕاکێش و پڕزانیاری لەگەڵ ئێوە بین. سڵاو هەکار. سڵاو هاژە، سڵاو ئازیزان، خۆشحاڵ بووین دوای زیاتر لە مانگێک دابڕان ئەوە پشوێکی باش لە مانگی ڕەمەزان چێژوەرگرتن لە مانگە پیرۆزە جارێکی دیکە لە بەیانی 24 گەڕاین وڵاتان لە بەیانی 24 بە بڕگە و بابەتی جیاواز لەگەڵ هاوکارانم بەردەوام دەبین دەمانەوێت قسە لەسەر زۆرترین تەوەر زۆرترین بابەتی جیاواز دەکەین و هەوڵ دەدەین زۆرترین میوان لەگەڵمان بەشدار بن ئێوەش لە بەیانێکی باش بەیانێکی ئاسوودا بە دیار ئێمەوە کۆمەڵێک زانیاری وەرگرتن چێژ لە راپۆرت و پاکێج و دیمەنەکانی بەیانی 24 وەربگرن. ڕاستە بەڵام هەکار دوایەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز ئینشاءڵڵا نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەمولایەک قبول بوو بێت وای کرد کە هەندێک خەو کاتەکان تێک بچێت چاوی نۆتۆزێک دیارە بەڵامی دی بەیانیان دەست پێەکەینەوە جیاوازە بێتەوە ئینشاءڵڵا چونکە زوو هەستان لە خەو بۆیە کە تەندروستێکی باشتر هەر بۆیە ئامانجی بەیانی 24 ژەوەیە کە بەیانیان وزەیەکی باش بە ئێوە ببەخشین. زۆر پابندم من ینی عادەتەن بە خەو بۆ بابەتانە بەڵام وەکو خۆدوتت ڕەمەزان ینی نەک تەنیا بۆ من بۆ هاوکاران بۆ تەواوی خەڵکی زۆر زار کاریگەری دروست دەکات لەوەی کە کاتەکانت تێک دەچێت بەهۆی هەڵسان لە پاشی و هەموو ئەوانە بەڵام چەند ڕۆژێکی کەمی پێویستە بەو هیوان کە ئێوەش بەیانیان زوو هەڵبستن خۆتان ئامادەکەن بۆ دەوام و سەیری بەیانی 24 بکەن لەگەڵ ئێمە بەردەوام بوو بینەر بن. هەکار بە سەرەتای پرۆگرامەکە بە هەنێ بابەتی سۆفت و نەرم و جوان دەست پێ بکەین بۆی کە ئێوەی بینەریش چێژ لە بەیانەکە وەربگرن سەرەتا بە باسی گوڵێک دەست پێەکەین. هەندێک گوڵ هەیە کە کوردستان یاخود بۆتە سمبولێک بۆ کوردستان چۆن نێرگس هەیە کە سمبولی بەهار و کوردستانە گوڵی شلێریش هەیە ئەم گوڵە زۆر جوانە کە کەممان هەیە نەمان بینی بێ بە جۆرێکە کە سەر و خوار بۆتەوە چەندین جۆریشی هەیە جا ئەگەر شارەزابی هەکار لە کام مانتیقە زۆرتر ئەم گوڵە هەیە عادەتەن خۆی ئافرەتان لەگەڵ گوڵ نێوانیان باشترە ئەوەی لە زۆربەی ماڵەکان خۆیان خزمەتی گوڵەکان دەکەن شارەزاییان لێ هەیە گوڵە شلێر پێم وابی لە باڵەکایەتی زۆر هەیە ناوچەی باڵەکاتی بەگشتی بە گوڵە شلێر ناسراوە لەم کاتانشدا گەشتیارێکی زۆر بە بۆنەی جەژن ڕویان لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەو ناوچە کردو وەک دەزانین باڵەکاتی شوێنێکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشی هەیە بەشێک لە گەشتیارانیش دیمەنی ئەم گوڵە شلێرانە دەگرن جا بۆ خۆی هەر تابلوویەکی ئەوەنە جوانە هەریەوەیە شانیەوەیە کە وێنە تۆمارکەی سێریکەوە چەند جۆرێکیشی هەیە بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە سروشتێکی ئاوا جوان هەیە چەندین گوڵ و سروشت و ژینگەی جوان هەیە لە چەند ڕۆژێک لەمەوە پێشەکار ژینگە دۆستێک گرتە ڤیددیویەکی بڵاو کردوەوە کە هەندێک لەو گوڵانیان زۆر خراپ کردووە یاخود هەڵیان وەرانوە کوردستان 24 بە دوواداچوونی بۆم بابەتە کردووە بابەیەکەوە ببینین بزانین گوڵەکان چەندێک دیمەنی جوانیان هەیە و دواتریش چیان بەسەر هاتوو سەیرکەن چیان بۆ گوڵە شلێرانە کردی دیمەنەکان تۆمارکراوی چالاکوانێکی ژینگە پارێزی دەڤەری باڵەکایەتیە بۆ بە دوواداچوون مزەفەر یاوەریمان دەکات و بکەرانی ئەم کارە ڕێگەی ئێمەشیان دوور کردوتەوە ئەبێ چەند کیلۆمەترێک بە شاخ هەڵزنین ئێرە مەڵبەندی گوڵە شلێرە جگە لە قرتاندنیان بۆ ئۆتۆمبێلیش شێردراون کە ژمارنم ینی 188 گوڵە شلێر لە یەک جێی قرتاندرا بوون و هەڵقەناندران بە لێرە فڕەدرابن ئەوەی کە بینن کە ئێستانەکە لێرانە ئەو ئاسەواری ئی 2 ڕۆژ پێش ئێستانەیە تەمانەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئێستاە بەڕاستی زۆر تێکچووم یعنی ئەوەندەیە من بە ئەوەی تێئەکەسم بسنن کە دەستکاری ژینگەیە کرێ کاریگەریەشی زۆری لەسەر دروست کردم ئەو وێران کاریانەش بەردەوامن دوای بڵاوبوونەوەی دیمەنەکان وەک کاردانەوەیەکی خێرا ئیدارەی ناوچەکە ڕێگای گەیشتن بەم کوێستانەی داخست دیمەنی گوڵە سوورباوەکان سەوزی بەهاریان ڕەنجینتر کردووە
لێرە جلیوەی باڵندەکان بە فروتیا و سەوزایی هەمویان چێژ دەبەخشن. هاتنی گەشتیاران بۆ ئێرە بۆ بینینی دیمەنە ناوازەکانی ئەم گوڵانەیە، بەڵام بەدەستبردن بۆیان و لێکردنەوەیان جگە لە ناشرینکردنی سروشت دەپرسین لە ڕوانگەی زانستیەوە چ زیانێکی هەیە. هەر گوڵەش لێرێک پێویستی بە 4 بۆ 5 ساڵە هەر گەر بتێ پیازێک بە تایبەتی لە سروشت بتێ بیسینی پێویستی بە 4-5 ساڵە هەتا ئەبێتە ڕوەکێکی کامل دەتۆوەرە 5 ساڵان چاوەڕێکە هەتا ئەو گوڵەش لێرە گوڵ دەرەکە تۆش دەی لە ماوەی کەمترین لە چەند کاتێکی زۆر کەمترین لە چەند خولەکێک ئەو گوڵانە بە یەکجاری لە ناوبەی. لە کوردستان گوڵیشی لێر دەگمەنە و 5 جۆر و 3 ڕەنگی جیاوازی هەیە. لە وڵاتان سزای یاسایی دیاریکراوە بۆ ئەو کەسانەی زیان بەم گوڵە دەگەێنن. لە وڵاتی تورکیا سزای لێکردنەوەی هەر گوڵەشلێرێک بڕی 6,163 لیرەیە کە دەکاتە زیاتر لە 3,100 دۆلاری ئەمریکی، بەڵام لە هەرێمی کوردستان سزای بۆ دیاری نەکراوە. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری باڵەکایەتی. بەداخەوە هەکار یانیها کە ئەیبینی ئەو گوڵانە ئاوایلاتوە نەزانم چه هەستێکە مرۆڤ بتوانێت ئەوەندە بێویژدان بێت زەرەر لە ژینگە لە گوڵیش بات. ینی هیچ جیاوازی نییە لەگەڵ ئەو شەت لە گوڵانەی کە مرۆڤ لە ماڵی خۆی دایدەنێ بەڕاستی چونکە ژینگەی کوردستان ماڵی هەمومانە، ینی هەمومان چێژی لێ دەبینین. دیمەنێکی جوانە ئەو کاتانەی دەمانوێت بە خێزانی لەگەڵ هاوڕێکانمان بە هەر شێوازە کە دەمانوێت گەشت بکەین کە دانرایە خودای گەورە ئەمانەی دروست کردووە لە کوردستان لەم ناوچە دڵڕفێنانە بۆ ئێمە دروست کراوە. یعنی ئەمە بەڕاستی زۆر بێهەستیە، بەڕاستی زۆر ناڕۆشنبیریە. گوڵەکانیش ماوەی مانگێکە تەمەنیان ینی تەمەنێکی جوان کورت، بەڵام تۆ بەبینینی ئەوەندە چاو تێرە بێ ئەوەندە لە ڕووی دەرونی و هەست بە ئارامیەکەی بەداخەوەش ئەوە بۆ خۆی هەز نەکردنە بە بەرپرسیارەتی، چونکە عادەتەن لەم فەسڵە گەشتیار زۆرە بێت خەڵک زۆر سەردانی و شوێناناکە. ئێمە بۆ ئەچینە دەروانی بۆ حەزمان لەو سەیران بۆ بینینی و دیمەنە جوانانێ، بەڵام کاتێ بینی بەو شێوەیە بەداخەوە بێگومان جگە لە هاژەیانی لە ناوچەی باڵەکایەتی تەواوی هەرێمی کوردستان سروشتی جوانە. ینی لە زاخۆوە ئەگەر وەری بگرین بین بۆ تاوەکو دەگەینە خواروی هەرێمی کوردستان زۆربەی شوێنەکان شوێنی زۆر سەرنجڕاکێش، شوێنی گەشتیاری، بەتایبەت ئەو خەڵکانێکە لە باشووری عراق لە ناوەڕاستی عراقن زۆر ینی تامەزرۆنە بین سەردانی هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان بکەن وەکەوەی کە لە زاخۆش بە هەمان شێوە ینی ژمارەیەکی زۆری گەشتیار بە بۆنەی جەژن ڕویان لە زاخۆ لە پردی دەلال کردووە کە کۆمەڵێک پرۆژەی نوێ پێم وابێ بێگومان ئەوە شوای کردو، ینی زۆر جار بوونی گوڵێک کە لە تەنها شوێنێکە یاخود ناوچەیە کە دیاریکراوە بە ژینگەیەکی تایبەت بە سروشتێکی جوان ئەمە دووبارە نابێتەوە لە ناوچەیەکی دیکەیانی ئەمەیە بۆ خۆی تایبەتمەندی کوردستان. ئێستاش هەندێک هەوڵ هەیە یاخود ئەو پرۆژانەی کە جێبەجێکرێ ئەمەش لە لایەکی دیکەەوە جگە لایەنە سروشتیەکەی بۆ خۆی بۆتە ڕاکێشانی گەشتارێکی زۆر ئەو پرۆژانەی کە بە تایبەت گەشتیارین لەو ناوچانەیە دروست کراوە. زۆر جار جگە لەمانش چەند هۆکارێکی کەشەیەوەیە کە هەکار جژنی نەورۆز دوایەوە کە جژنی قوربان هات بەسەریا لەگەڵ یا لە وەرزی بەهارە ئەمە شەر بۆ خۆی پاڵمەرێکی دیکەیە کە وەکۆی باشیانی شوێنە گەشتیاریەکان پێویستی بە هەندێک بابەتە بۆ نمونە ینی چیا و دیمانی دڵڕفێن سروشتی لە هەمان کاتدا ینی ئاوێکی زۆر ڕووبار و دەریاچە و هەموو ئەمانە خاصێتێکن لە زاخۆش هەیە وەکەوەی کە ڕووباری خابور هەیە خابیری پێ دەڵێن زاخۆیەکان، ینی ئەمە زیاتر وای کردووە سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی ڕابچێشێ و پێشبینی دەکرێت تەنیا لەم جەژنە نزیکەی 50,000 گەشتیار سەردانی ناوچەی زاخۆی ئیدارەی سەربەخۆی زاخۆ لەم بابەتە زانیاری زیاترە بینین. جوانیا vê havîngehê geştiyar ji Bexda û Besra û herêmê jî lêk kom kirîne.
هاوینگەها سنووریا شەران شەیە li Zaxo. بەردەوام cihê serinca geştiyaran e. کەشەکەی خۆشە ئەمن و ئەمانە جوان ڕێکخراوە هاوینە هوارەکە زۆر سەرنجڕاکێشە دەستیان خۆش بێت. ئێمە گروپاتی نەکردکەوە هاتوینە بەڕاستی بۆ مەسابەکان زاخۆ گەشتارێکی زۆر خۆشە زۆر جوانە بەڕاستی کوردستان جێی سیاحەتە دەستخۆشیان لەکەی مەمنونتانین. ئەنجامدانا کومەکە پرۆژەیەن گەشتیاری li Zaxo riyê deverê bi yekcarî guhoriye û ڕێژەیە هاتنا گەشتیاران jî zêde kiriye. حکمێ ئەو پاکێجا پرۆژên گەشتیاری هەمل Zaxo سنتەرê Zaxo hem qezabadîfa û evrûge jî nêdibîne havîngeya hatine nîjînkirinê ku reng riyê geşt û guzarê sinûrê îdara serbaxwe Zaxo hata guhartin û yekê ji ku tinê vê cejnê me pêşbîniya 5,000 geştiyara kiriye. Em bawarin ku mawayekê kêm da ku Zaxo dê bite êkişon deverê pês şilaya geşt guzarî me. Pira delal jî wek û simboleka şînwarî û geştiyarî rojane hem bêza bi sedan geştiyaran dikin. ما شاء الله قطاع سياحي جيد. کردی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باشە لەبارەی زاخۆ ماشەڵڵا زۆر سەرنجڕاکێشە زۆرینەی جژن و بۆنەکان لە زاخۆین کردی گەشتیاری بە شێوێکی زۆر باش پاڵپشتی لێکراوە هەروەها خەڵکەکەشی زۆر باشن. كذلك ممتاز. ئەمش دۆ کاتین ئەمە قەسە زاخۆ کردی ڕاستی پێشڤە چوونەکە باشە زاخۆاتیەکردن و دەستخۆشیە کەین بۆ گەشت و گوزاری زاخۆ. Ji bo bêhemvedana vê cejnê pêşbîniya hatina 50,000 geştiyaran bo vê deverê tê kirin. Aramî û seqamgiriya ku li Herêma Kurdistanê berpaya û girîngîdana bi vî kertîbûya sedem ku rojane bi hizaran geştiyar ji başûra naverastê Iraqê seredana Herêma Kurdistanê bikin. Her ev çend jî bûye sedem ku kertê geştiyarî jî werar û pêşdaçûneka baştir bixwe bibîne. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. لەگەڵەوەی کە مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت و خۆشیەوە عیبادەتە بۆ مسلمانان لەگەڵەوەشدا هەندێک کاتەکان گۆڕانکاری بەسەرایەت بەو پێیکە تەواوی ڕۆژەکە مرۆڤ خواردن ناخوات دواتر شەوان خواردن ناخوات ئەمانە لە ڕووی تەندروستیەوە تا ڕادەیەک ئەگەر کەسێک ئاگاداری خۆی نەبێت کێشەی بۆ دروستە بێت. ئێمە لەسرم بابەتە ئەمە میوانداری دکتۆر هیواگەردیمان کردو کە پسپۆڕی وردی نەخۆشەکانی سنگ و هەناسەیەوە لەگەڵەوەشدا گفتوگویەکی لەگەڵ دەکەین چۆن بتوانین دوای مانگی پیرۆزی ڕەمەزان کاتەکانمان ڕێک بخەینەوە و خواردنمان ڕێک بخەینەوە تا ئەوەی کە زۆر جار سوودی هەبووە بەتایبەت بۆ کەسانی کە کێشیان زیاد بوو لە مانگی ڕەمەزان ئێستا ڕەشق بوونەوە باش بوون چۆن بتوانن بەردەوام بن لەسەری. دکتۆر هیوا بە خێرهاتی سڵاو لەبێ و بەیانێکی باش بۆ ئێوە. بەیانی باش زۆر سپاسان دەکەین بۆ ئەو دەرفەتە. ئەمن لەگەڵەوەی پسپۆری وردی ناسم پسپۆری بۆ نەخۆشەکانی هەنا و دڵ و ئانەشم ئەوە زۆر باشەکەواتەی هەرچی پرسیارمان هەبوو بیکەین بۆ ئەوی زیاتر ڕوونکردنەوە بدەین زۆر باشە دکتۆر بە خێرهاتی. جارە پێش هەموو شتێ دکتۆر پێم بڵێ خۆت کاتەکانی ڕێک بوو یاخود نا چونکە هەموو کەس چاوی لەسەر دکتۆرە ئەڵێ بێ ئەویش وەکو ئێمە ڕێک بخەوێ خواردنی ڕێک بێ کاتی ڕەمەزانیان کاتی ڕەمەزان و ئەمڕۆ کە جیاواز لە کاتی ڕەمەزان بە شێوەیەکی گشتی کاتەکان دەگۆڕێ یان کاتەکان گۆڕانکاری بسادێ بەس بەوە حکمی وایە دەواممان هەیە و دەوامی بەیانیان و کاتی دەبی ئەوەکەی ڕێک بێخی بەلای کەمی 4 ساعت لە شەو بخەوی چکە خەوی شەو زۆر گرنگترە و زیاتر تەندروستترە لە چاوخەوی ڕۆژ 3 ساعت بە ڕۆژ بخەوی ناکاتە 1 ساعتی شەو بەڵێ دوای کاتی خواردنەکان یعنی کە کاتی ڕەمەزان هەموو خەڵک ڕێک دەکەوی وەختی مەغریب هەموو پێکەوە ئایلە خڕبنەوە وەختی پاشی و وایە بەس لەگەر ئەوەی مانگ کە مانگ ڕەمەزان مانگێکی یعنی خێر و بەرەکەتە و بەڵام لە هەمان کاتدا دەبی ئینسان کە یەک مانگ هیچ ناخوا خواردن ناخواتن گەدا تووشی گرژبوونەوە دەبێتن کۆندامی هەرس زیاتر حەوانەوەی پێوە دیارە لە کاتی مانجە ڕەمەزان دوای ڕەمەزان دەبی بە شێوەیەشی تەدریزی پلەبەندی ڕێکی بخینەوە لەسەر خواردن ئینسان ئەم پێویستە بەرنامە ڕێژی بۆ بکرێ زۆر باشە کاک زۆر بەشێکت ئاماژە پێدا
بەڵام یەکشت هەیە ینی لە مانگی ڕەمەزان ڕەنگە هەمومان توش ئەم حاڵەتانە دەبین ینی 16 بۆ 18 ساعت کاتژمێر هیچ خواردنێک ناخۆی باشە پاشان ئێوارەکە ینی خواردنێک دەخۆی هەندێک کەسێ ئاگاداری خۆەتی لە ڕووی تەندروستی بۆ دابەزانی کێش بەڵام هەندێکی تروانە جەژنی بە دووادادێت جەژن بەیانەکەی گۆشت و برنج و هەموو ئەوانەیە ئێوارەکە میوانی و داوەت و خزم و کەس و کارن هەندێکیان ینی بۆ نمونە باز لە خێزانی خۆمان بکەین حتا سبەی شەویش ئێمە داوەتین هەر بە بۆنەی جەژن حتا هەفتەی دواتریش ماشەڵڵا ینی خێزانی گەورە بەو چێشتێکی باش ینی ئەمە ڕێنماییەکانت چیە ینی باشتر وابێ ئەو بەرنامە لە کاتی جژن بە چکان دەگە ڕێنمایی هەیە تایبەت بە جژن زۆرن ئێستا جژن ڕۆیشت من ساڵانی پێشتریش لەسەر جژن چەند ڕێنماییەکەم بڵاو کردبەوە لە ینی ئەکاونتی خۆم یەک لەوانە یعنی کە شیرنی و چەوری زۆر دەخورێ لە کاتی جژن پێویستە ئەو شیرنی و چەورانە بە شێوەیەکی دیاریکرا و کەمێک بخورێتن چکە تو گەدە لێڕاناتیە پەنکریاس ماندی نەبووە کە شیرنی دەدەیە و بە شێوەیەکی یەک لە دوای یەک بۆ نەبسێتەن ماڵەکی هەر لە هەر شوێنێکی شیرنێکی بخۆی ئەمە زۆر دەکاتن دوایی وی خواردنەکان گوتم بە شێوەیەکی پلەبەندی دەست پێ بکە کە نانی بەیانی دەخۆی نانی نیوەڕۆ دەبێ خواردنێکی کەم بخۆی نانی ئێوارەش بە هەمان شێوە کەمێک بخۆی ئەوە ڕێنمایی سێمیش بیرتێ لە ئەوەی کە خواردنەوەی بخۆی بەس زیادەڕەوی تێ نەکرێ هەموو تشتێک بخۆی بەڵام زیادەڕەوی تێدا نەکرێ بۆی هەم گەدە ئیسفادەی لێ بکە هەمیش لە ڕووی تەندروستیەوە ئیسفادەی لێ بکە باسی چێشت کرد چێش لە کاتی ڕەمەزان ئەگەر 3 کیلۆ یان زیاتر چێشت دابەزی یعنی ئەتوو لە ڕووی تەندروستیەوە سوودت دیتیا لە مانجی ڕەمەزان بەڵام ئەگەر وانە بە 3 ڕۆژی جەژن جوان ئەو 3 کیلۆیە پڕکەیتەوە ئەگەر ئەم 3 کیلۆیە یعنی کەم زیاتر یعنی کەمتر چێشت دابەزی یان هەیە چێشی زیاد دەکا یعنی لە ڕووی تەندروستیەوە سوودت نەدیتیا لە مانجی ڕەمەزان ئەو نیعمەتێک کە پەیوەستە بە با بڵێن دابەزانی کێش و سوودبینی مانگی ڕەمەزان لە ڕۆ تەندروستەکە لێ بێ بەش دەبێت دەبێ خۆی بەلای کەمی 3 کیلۆ هەموو کەسێکی ئاسایی 3 کیلۆ وەزنی دابەزێتن جا دکتۆر ئێستا وردە خەڵک خەریکە ژیانی یاخود بڵێن ئەو ڕۆتینەی ئاسایی کە پێڕاهاتوین دەست پێکرێتەوە بەیانیان لە دەرەوە هەندێک نانەخۆن هەندێکیان وردە زوو هەڵەستن نانەخۆنەوە ئێمە لەسرم بابەتەش هاوکارانمان لەگەڵ دەبێت ئەم لە هەولێر و لە دهۆکەوە سەرەتا شەیما بایز لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت دواتریش دەچینە دهۆک بزانم شەیما چی کردووە جارە لە هەولێرەوە دەست پێ بکەین مەسعودیش مەسعود وارمەلەی لە دهۆکەوە لەگەڵمە بێ شەیما بانیت باش سڵاو لێبێ ئەم بانێ بە پەلە ڕۆشتی نانە خوارد یا بەنیازی دواتر نام بخۆی و کەشەکەی چۆنە خەڵک دەستی کردوتەوە بە ناخواردنی بەیانیان باسێکیە و کەش و نانی بەیانیەمان بۆ بکە بەیانیان باش هاژە ڕاستی من بە پەلە هاتنە دەرەوە من و کامێرەمان و شۆفێرەکە بەنیازین دوای لای بەنام بخۆین لە ڕاستیدا من لە شەقامی ئیسکانم کە بە یەکێک لە وێزگەی خواردن دادەنرێت ئەم شەقامە و بە یەکێک لە زیندوترین و قەرەباڵغترین شەقامەکانی شاری هەولێر دادەنێت لەبەرەوەی کە هەر 24 کاتژمێر بە شەو و ڕۆژ ئەم شەقامە بازاڕەکانی کراوەیە ئەو شوێنانەیە کە خواردن ئامادە دەکەن کراوەیە و هەڵبەتە دوای مانگی ڕەمەزان دوایەوەی کە مانگێک خەڵک نەیتوانیەوە بێنانی بەیانی بخوات ئەمڕۆ دوایەوەی کە ڕەمەزان کۆتایی هاتووە خەڵک دووبارە دێت بۆی کە نانی بەیانی بخوات زیاتر ئەو خەڵکانش کە سەردانی ئەم شوێنە دەکەن خەڵکانی بڵێن ئەوانەی کە داوامیان هەیە مۆزەفن کرێکارن یان کاریان هەیە بە بەیانی زوو لە ماڵەکانیان دەردەچن دێمە لای کاگڕێباس کە هەر لە کاتژمێر 4 بەیانی و ڕۆژانە لەم بازارە خواردن ئامادە دەکات نانی بەیانی کاگڕێباس پێم بڵێ لە دوای ڕەمەزانەوە ئێوە دووبارە دوکانتان کردوتەوە خەڵک چۆن ڕووی لەم شوێنە کردووە هەروەکو جاران جم و جۆڵی خۆی ماوە ڕاستی خۆی بۆ نەو شتەکان گەشتیار زیاتر سەردارمان دەکات بەس کاتی ئاسایی کاتی داوام شت کاسبکارە و مۆزەفە و ئەو کەسانن زیاتر سەردارمان دەکەن ڕۆژانی جێژنیش کرابوویەوە بەڵێ 24 کاتژمێکایەوە ئەو خواردنانی بەیانی چین ئامادە دەکەوانەی زۆر خواستیان لەسەرە نۆکە و نیسکە و میغلەمەیە و هێلکەیە و ماست و قەیماغ و سەرتوێژ و هێلکە و ئەو شتانەیە نانی بەیانی دەخوات
ینی وەک دەبینی بەش بۆچی زیاتر خەڵک لە دەرەوە نان ناخۆ بۆ لە ماڵەوە نان ناخۆ ئێستا مشکلەکانی خەڵک لە خەو هەڵناستی یعنی بەیانیان زوو دێنە دەرەوە بەیانیانیش ئێمە زیاتر بستار کاژمێر کرایتەوە شتەکان عازرە خەڵکەتی بەسرعات نانەکەی دەخۆ دەڕواتن ئەوێ چی ئامادە دەکەی بۆم خەڵکەیێرە ئێستا حەسەب تەڵە بێت چیان بێ ئامادە دەکەم هێلکەیە و کردو لە بەیانیەوە میخلەمەیە و نۆک و نیسک و ئەو شتانەیە ماسک و قەیماغ و ئەو شتانە بەڵێ چەند ساڵ تۆ لەم بازاڕە کار دەکەی وای نزیکی 15 ساڵە بەڵێ زۆر لەسەر خواردنە بەیانیەکانت بۆی خواستەکە زیاتر لەسەر میخلەمەیە ینی خواردنەکە عرب زیاتر دەیخوای کوردەکەش زیاتر دەیخواتن یان زیاتر میخلەمە دەڕواتن لێرە مانگێکی تەواو بەهۆی مانگی پیرۆز ڕەمەزانەوە بڵێن خەڵک نەیتوانین نانی بەیانیان بخوات پاش ئەو خەڵکێکی ئێستا دێتە ئێرە هەمووی چاوەڕێ بەتەمەزرۆ دێتن وای ڕاستە باس دەکەم کاکڕێ باسکە لەگەڵمان بووی حاژە ئەو خەڵکەی کە لێرن هەروەک باسم کرد بەشێکیان لەبەرەوەی کەوا ناتوانن لە ماڵەوە بۆ ڕاناگەن بەیانی زوو دەوامیان هەیە یاخود دەچن سەر کارەکانیان دێن بۆ نێو بازاری ئیسکان بۆی کە نانی بەیانی بخۆن هەروەک باسیشم کرد ئەم بازارە بە زوندوترین بازارەکان دەدرێن شەقامی ئیسکان بڵین لەبەرەوەی کە هەر 24 کاتژمێر کراوەیە بەشێک لێ دەیبینی کامانە بۆ نمونە دەوامیان هەیە خودکاریان هەیە هەر لە بەیانی زوو دێن بۆ ئەم بازارە لێرە نانی بەیانیان بخۆی و هەروەها ینیش بڵێن شوێنێکی زیندوترە بەشێک لە خەڵکی لە شوێنێک نان دێنێ لە شوێنێک قەیماغ دێنێ لە شوێنێک چا دێنێ ینی ئەمە تایبەتمەندی بەم بازارە بەخشیوە لە ڕاستیدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نانخواردنی بەیانی بە تایبەتیش لە شاری هەولێر لە شەقامی ئیسکان هەر هەبووە بەڵام ئەوەی کە دەبین لە نێو ڕێستۆرانتەکان زیاتر ئێستا بۆتە ژەمێک کە گرنگی پێدەدرێ بەڵام شەقامی ئیسکان هەروەک خۆی ماوەتەوە بۆ زیندوێتی خۆی توانیوێتی ئەو کلتورە بپارێزێت وەکو نەریتێک بەیانیان خەڵکی سەردانی ئەم شوێنە دەکەن جامە بەستی ئەوە بێتکەوە لە ماڵەوە بۆ ڕانەگەشتنام بخۆن یانیش بەشێک لە خەڵکی هەر ئارەزویان بۆ ئەوەیە کە لە دەرەوە نانی بەیانی بخۆن باس شەیمە بایسکە لەگەڵمان بوویەوە بۆ خۆی خۆشە کە تۆ چی نانەکەنی ئەیتەوە ئیتر جوڵەیەکیشی تایە خواردنەکەی خۆشترە بێ سپاس شەیمە لە جگە لە شەیماکە لە هەولێر و لە شەقامی ئیسکان لەگەڵمان بوو لە دوهۆکیش بێگومان لە سەردەم شار و شارۆچکەکان ئێستاما بووەتە کولتور وەکو هاژە باسی کرد یانی نانی بەیانیان خەڵکێکی زۆر گرنگی پێدەدا و دەیەوە لە کەشێکی تایبەت خێزانی یاخود هاوڕێتی نانی بەیانیان بخوا لە دهۆک بزانم مەسعود دێمە لای تۆ بەیانیت باش بێ خەڵکی دهۆکیش بە هەمان شێوە وەکو ئەوەی کە لە هەولێر دەگوزارێ بۆ نانی بەیانیان بەپەرۆشن یاخود شوێنێکی تایبەت هەیە وەکەوەی کە شەقامی ئیسکان هەیە بە خواردن بەناوبانگە بله ڕۆژاباش بیتم ڕاستی و ئەس بەرچی کرم ئەمە بهێنەکە خواردنێت خۆشێت بارمڕا دەرباز بن هەکار ئەدی هیچ جهەکە تایبەتی نیست بژم جادەکە تایبەتە بنانێ سپێدەهی و هەبیتن لە پتریە خارنگەهان نانێ سپێدێت دادن وکە ئەف خارنگە هەستێمە ماشەڵڵا یا پڕ بوویش خەڵکی ئەزگە جۆرە گەل هەندێک ئەژوی وڵاتی دەست پێ بکەم سێدە توەک وڵاتیەک تو ڕۆژانە پشتی ماه ڕەمەزانە پیرۆز خلاص بووی ڕۆژانە تێشتێت خۆنجاوەکەم تێشتە بەێ ڕاست ڕۆژە بۆ ماوەی ڕەمەزاندا عادەتەن ئەمە هەمی پرۆژی بووین و ڕەمەزان بوو خودێ بمە بخێر بنویسیت پشتی ڕەمەزان ئەم هەر لەوێرێ تێشتا خودخۆنی تێشێت خوش ڕەمەزان خلاص بهاتانوکە بەێ بەێ سیستەمەتێ خواردنێ درست بوویە جارە کادیوەکی بەریە زڕیەڤە و ڕۆژانە ئەم تێشتا خودخۆین و ڕەمەزان دەلیڤێک بوو بۆ خۆ زایفکردنێ ینی بەێ هەر سەروی سیستەمی خۆمینی یان دێ وەکی بەری خواردنێ ڕێکی خستنەگەخیە بۆر بکە دێ ما هەر وەکی بەری خوینە هەرێ خۆدێ خواردنێت کوردیست خۆشن درە حەشت کێ زیاتر سپێدەگەڵ خودێ بۆ بێ فترێ ماست و سەرتی گەلێک خۆشن قەلیۆ دووک یا بناو دەنگێتت خۆی بەلیاری وڵ هاوەل بەر من مەمنون کازگەل خدۆنیزی باوم سیدا ئەو خەلکی تێتەڤێ پتر حەش چ جوورە خواردن خێراتن سەرچەوە خۆڕن گۆسەبین هەم تشتی هەی قەلیا هەی قەلی سێلایی چلفڕە قەی سامیشکە قەلی هێکە مەخلەمە قەی مۆخۆبینە سەدیک و ماستە وەخلە بێ حەش قەلیەکەن ڕاستی قەلی حەش بیست دەرەوەی دووکێتم عەرەب گەلێک تێنەڤۆرە ئەو حەش خواردن کوردی قەلیە چلفڕە مەخلەمە وەخلە بێ حەش مەخلەمێتیان قەی مۆخۆبینە تەمۆتە و هێکە و گۆشتە و دەستەوی ئەو چلفڕە بە قەلیەکە بەلا قەلیە قەی سامیشکە چلفڕە سەتی کومۆستە قەی مۆخۆبینە فێرێ ینی کارگی پاسیە خۆزمە چێتە خۆس ئەوڵە ئەزێت گەل سەیدۆیزی باوم سەیدا
تحش خواردنت سبيديات كي بله برا عزيز شو خواردن زلاتري والله خوارن قال حش مواصيد كين قليا مطعمنا تشتي غرينغا مرف تشتي فارزه قالك سالش بيد ربي تيش اخو بخدا بيدو شام كيف تاش خاري خوش ولا خو كردا وادي قندا ليش تناخذ هذا ربي سال شو لخو بريزو تشتي غرينغا خو غرينغا فارزه ناش جهل وقتي تنبل حتى ساعد ده هي تخون بيت ايش بيرا من اهمال تنبل افضل شي نابت لا ربي سالش بيد تشتي بخو ربي سال خاري خو بشدي ودي ليش فارزه قالك ممنون زور سپاس ایدیا یک خارنگهن باشر دهوکیه خلق وکی بره وقتی سیستم خواهی خارنه روزانه با خارنگهانه جی خلق استاد تشتیت کردن. مسعود محمد لا دهوك ولا قل معبود سپاس مسعود بوتو كشكي دهوكش براسي وكو خواردن بيانين اوي كديبين كشكي ريكوبيك ديار وكو حاجه ماشي بيدا يعني واد دكا رنگا توشي نخوشي دڵ بیرکردنەوە وەسوەسەوە هەموو ئەوانە ببی بەهۆی بینینی ئەم خواردنانە بەتایبەت ئەو کەسانی کە لە بەیانیە و نانی نەخواردووە وەکۆی کە من ئەمڕۆ نانم نەخواردە تاوەکو ئێستا جا ئەوانش ئەو خواردنانە شبینەوەی تر ئیشتیات دەکات تۆ بە خواردنێکی باش بخۆی سپاس مەسعود لە سلێمانیش هاوکارمان یان بارزانمان لەگەڵە بێ بزانین لە سلێمانی کەشەکەی چۆنە خواردنی بەیانیان لەوێ دەستیان پێ کردوتەوە نیان سڵاوت لێبێ و بەیانیت باش جارە پێم بڵێ هەرچەنە هاوکارانی ئێمە وەک ئەو کەسانی کە میدیاکارن ئیشەکەیان وەکو هیچ فەرقی نییە لەگەڵ وەرزشوانێکە بەیانی زوو هەڵەستێنانەخوا بەڵام زەم کە ڕاکەکەیە نیان نانی بەیانی و خواردووە خواردنی بەیانیان چۆنە خەڵک دەستی پێ کردەوە تۆش تۆزێک لێرەوە دیقەدیقەمان پێ بکە بۆ خواردنە خۆشانەی دووسێ شوێنمان بینی من و هەکار و میوانەکەشمان هەر ئیشتیامان کرایەوە بۆ خواردنی بەیانی هەژە بەیانیت باش ئێشتانانی بەیانیم نەخواردەوە بەڵام تۆ چۆن لە کامێراکەوە دیقەدیقە و پێکرێ خۆشم هەمان شێو لە بەرەوەیەوەتە خواردنەکە لە بەردەستنە ئامادەکراوە خەرکە چاکەشم سار دەبێتەوە بەڵام جارە نان ناخۆم بەڵام دڵنیان بە لە دوای کۆتایاتنی ئەم لایڤەدا ئەنیشم نانێکی باشی بۆ خۆم بەس ئەمڕۆ خاتی ئەم لایڤە من سەردانیێرم کرد چکە لە سلێمانی چەند جۆرێکی جیاواز لە خواردنی نانی بەیانی هەیە بۆ نمونە لەگەڵ دیمەنەکانە باسی ئەم شێوازە نان خواردنانی سلێمانیت بۆ بکەم بەشێک لەو کەسانی کە نانەخۆن لە کاتژمێر پێنجی بەیانیەوە دێنە دەرەوە ئەچن بۆ شوێنە جیاوازەکان چونکە خواردنگە و چێشخانەکان لەو کاتانەوە دەسەکەن بە ئامادەکاری بەشێکیان حەزیان لێیەها لە سەرەتای ئامادەکاری خواردنەکەەوە بێنە ئەوێ ئەو جۆرانی کە نان خواردنێکێک لە جۆرەکانی خواردنی کەبابە کەباب و جگەر لە بەیانیانە لە سلێمانی خواستێکی زۆری لەسرە بە جۆرێک ئیتر بە تەرتیباتەوە ئالای خۆمان ئەڵێن بە سەوزە و بە تەماتەی برژا و کەباب لەگەڵ جگەرە خواستێکی زۆری لەسرە جۆرێکی تری نانخواردنی بەیانی هەیە کە من خۆم لەو جۆرەیانم خواردنی شلە و برنجە بە بەیانیان ئەمیان تۆزێک کەمترە لە چاو خواردنی کەباب و ئەوانی دیکەدا کەمترە من خۆم لەو جۆرەیانم خواردنی شلە و برنج بە بەیانی و کاتی کە چێشخانەکان سەرەتای ئامادەکردی خواردنەکەیان یەکێکی دیکە لە تایپەکانی شێوازی نان خواردن لە شاری سلێمانی ئەوەیە کە دەچنە کافێکان چونکە بێجگە لە چاخانەکانی سلێمانی لە نێو کافێکانیشدا بەشێکی زۆر شوێنی هەر تایبەت هەیە بە خواردنی نانی بەیانی بۆکو خواردنی قاوە و چاو کۆمەڵک شتی نانی بەیانی بەڵام یەکێکی دیکە لە ئەو شوێنانەی کە زۆر هەم کللتوریە هەموو کوونەریتێکی سلێمانی کە بەردەوام خەڵک سەردانیانەکە چاخانەکانی سلێمانی چاخانەکان لە بەیانیەوە ئامادەکاری زۆر دەکەن و جیاوازی لەگەڵ شوێنەکانی دیکەدا ئەوەیە ئەمان گرنگی بە خواردنی نانی بەیانی کللتوری دەدەن دەمەوێت یەکێک لەو کەسانە بدوێنم کە ئەمڕۆ هاتووە بۆ نان خواردن حاجی گیان چۆنی چەند ساڵە ئێرەیە حاجی نەچینە ئەوێ بووی نانیش بخۆین لەوێ حاجی ناتۆرە ئەوێ منیش دەمە لای تۆ حاجی چەند ساڵە ئێرە هەیە 4 ساڵە هەمانە هەموو بەیانیە خۆت دەی بۆ ئێرە نامخۆی هەموو بەیانی لێرەین و هەتا سەعات 11 لێرە خۆ زیاتر چێ خۆی چیە خۆی زیاتر نان و ماست ئەجا حاجی ئەڵێن هەر کەسێ بێات تێپەڕێت و بانێکێڵی وەرە نانێ بخۆ ئارە وەڵڵا حەچی ئالێ بیاڵە وەرە کاکەوە نانێ بخۆ چا بخۆرەوە ئاو بخۆرەوە هیچ هەموو شێ شکر جۆرە باشە خەڵکی سلێمانی گرنگیە بە نانی بەیانیان بەیانیان زوو دێ بۆ ئێرە هەموو بەیانێ ئالێرە ناو چا خۆن ڕێک و پێک تێر و پڕە خۆن و ئەڕۆ کاتژمێر چەنەوە ئێرە کراوەتەوە کاتژمێر چەنەوە کراوەتەوە سەعات 5 پێنجی بەیانی خەڵک نانی پێ خوڕە حاجی پێنجی بەیانی ئێمە دی ئەنێ چاخەی دانی هەچی هانانی خۆ ئەڕۆ هەتی هانانی خۆ ئەڕۆ تا کاتی خۆی ئارێوان حاجی کەسانێک هەن نانی نیۆڕۆ ناخۆن
ساعات نزیک 11 و نیو بۆ 12 دێنانێکی بەیانی خۆرجاتی نیان نیوە ئەنجارە خۆیان بۆ بری نیوەڕۆژیانەکەوێ خوا باش نییە والله تۆ حسابی کەگەل لە ڕووی بازرگانیە بیری تۆ نانی نیوەڕۆژیانەکەوێ نیوەڕۆژ پارە نایوە ناخۆ معناوە یەک ژەمە خۆش یەک ژەم تۆ قەت خۆوا کردووە نەوەلا بری یانەکە سار بۆ خەمی تۆمە بەخوا ئێستا نانیشە خۆی نەموت بە گەرمی خۆشە بە گەرمی خۆش ئەی باشە هێلکە ڕۆنشتان نیە هەمانە شوێنیمانە بەس لێ کات نێبی کامڕە حاجیش کاتێ بەیانیان کەبابە خواردووە لەگەڵ شلە و برنجوانە نەوەڵا کەباب من بەڕووتی خواردووە حەزم لێ نییە بەرچیکەوە کەباب بەڕووتی خۆم حەزم لێ نییە چ شتێک زۆر خۆشە لە نانی بەیانیان وەڵا نانی بەیانی ماچ خۆشە حاجی من ئەزای حەزم لە چییە برنج و شلە و مریشک و ئەمە بەیانیان بەیانیان تاحموکە حەزی لێتەوە والله هەموو حەزی لێتی شەم بالله تۆ پێتە خۆرە بەیانی ئەچوە گەبی حمود حەزم لێتی جا کە نەبێ هیچ حاجیگان زۆر سەد بەڵێ ئاژە دەگەڕێمەوە لای تۆ ئەمە بەسێکە هەمومان حەزمان لێ حاجی ئەمە بەشێکە لەو دیمەنانەی کە لە چاخانەی مامڕۆژ کە بەیانیان لە کاتژمێر 5 هاوڵاتیان دێن وە وەکو حاجیش ئاماژەی کرد بەشێکی زۆرمان ئێوادارم لەگەڵ هاکارە ئێوەش بچنانێک خۆن چونکە ئێمێسا دەستەکەین بە ناخوار وڵی ئەنیان مەگەر تۆ لە بری ئێمەش بیخۆی چونکە ئێمە دەستمان ناگا بەو خواردنە هەم خۆماڵیانە چونکە منەزانم لەو چاخانێ نانم خواردووە پەنیر و ماست و ئیتر هەرچی بەرهەمی سپیایی خۆماڵی لەوێ دەسەکەوێ ئێوە بیخۆن نوۆشی گیانتان بێ و سپاس بۆ زانیاریانە سپاس بە بەردەم حاجی بڕۆنی فەرموویەکمان لێ بکە وڵای ئەگەر چی بۆ سلێمانی و لێەوە بڕۆی ئەکیت فەرموویەکە لەیەکە سپاس نییان سپاس بۆ تۆ بم بەیانی لەگەڵمان بووی جا هەکار پێش هەموو شتێ بەیانیان خۆشە لەسەر حسابی خۆنام بخۆیت یان داوت بکری چونکەەوە حاجی داوت تەکایتر نازانم خۆی ئەوەش چێژێکە بە خواردنەکە لەو بە چێشتە تێ داوت بی دەست لە گیرفانت نەدەی دەگەڕێینەوە بەردەوام دەبین لەگەڵ دکتۆر هیوا پسپۆڕی بردی نەخۆشیەکانی سنگ و هەناو و نەخۆشیەکانی دڵە لەگەڵمانە کاکتۆر پێباوم باش ببەم بەیانە ئەم کەشە ببینین ماوەیە کە زیاتر لە مانگێک کە دابڕینە کەشینانی بەیانیانمان لە دەرەوە نەبینیوە یان ئێمە نیشان دەین بۆ بینەرانی بیانی 24 بگەڕێنەوە باس لە پرسیارێک دەربانی نەخۆشی دڵ بکەین ینی جەژنان هاژە خواردنی چەور زۆرە ینی وەک ئەوەی کە عامیشە گوێمان لێ بۆ بەگشتی دەگوترێ مەسەلەن خواردنی چەور بۆ دڵ بۆ فشاری بەرزبوونەوەی فشاری خوێن بۆ هەموو ئەمانە ینی کاریگەری خراپ دروست دەکات خۆپارێزەکەی دەبێت چۆن بڵێ خۆی دوای ڕەمەزان یان دەبی هەمان کە پێش ڕەمەزان بە کاتی ڕەمەزانیش دەبی ینی پابند بن بە پارێزی لە ڕۆی خۆراک ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە یان شەکریان هەیە یان فشاری خوێنیان بەرزە هەرێکە ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی کەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە پێویستە دوورکەونە لە خواردنە چەورەکان خواردنی قورس پێویستە وەرزش شێشی مامناوان بکەن خواردنێکی کەم بخۆن یان لە کاتی ینی کەم خۆری دایم خۆر بن لە کوردەواری وایە یعنی لە جیاتی سێ جەمی بە قورسی بخۆی بکرێت 4 جەم 5 جەم بەس بە سووکی بی و زیاتر میوەجات و فاکهەی تێدا لەگەڵ بیتن باشە دکتۆر کە ئەو خواردنانە بینی بامەش تۆزێک ویژدانانە قسە بکەین ئەو خواردنە خۆشانە بینێ ئەم بەیانە سێ جۆر خواردنمان بینی هەمی دوهۆک و هەولێر و سلێمانیش ئەم هەموو خواردنە خۆشە لەبەردەسایەک لەو کاتەیە ئێمە توانین پابندیەوە بین وڵا ئەم چاوریە نەخۆین و ئەمەیان قورسە و جا شتێکمان پێ بڵێ هەم بۆ کەسی ئاسایی یان کە نەخۆشی درێژخانی نیە ئاساییە خواردنەکان بخۆی خواردنی چەور بخۆی ئەویتکە بخۆی بەس باشترین خواردن بۆ بەیانی لە هەموو شوێنە زیاتر فەواکی هەیە یعنی میوەجات و چای و ماست و ئەو شتانە ینی پەنیر و ئەو شتان کە لە بەیانیان دەخورێ بەڵام ئەوەی کە چەوری ئەوانە دەخواتن و ئەوانە پێویستەکە کاتی خۆی کرێکاریان دەکرد خەڵک لە پێنجی بەیانیەوە هەڵدەستا خواردنێکی دەخوارد ئەو خواردنەی کە هەمووی سرف دەکرد لە کاتی ئیش و کار و لەوانە یعنی دەبیتم شاکەی وەکو کۆمپیوتەر وایە ئینپوت و ئاوتپوتە یعنی چەندە خۆی و چەندی سرف دەکەی ئێستا ئەگەر خواردنێکی باشش خۆی کێشەنیەک بۆ کەسێکی گەنج بەڵام دەبی چالاک بی دەبی وزەی زیاتر سرف کاتن چەند توێژینەوە کرا لەسەر خواردنی بەیانی ئایوانی کە خواردنی بەیانی دەخۆن تەندروستن یان ئەوانەی کە ناخۆن چیان تەندروستن
بە زۆربەی توێژینەوەکان دەڵێن کەوانەی خواردنی بەیانیان دەخۆن تەندروستیان باشترە چێشی لەشیان زیاتر ڕێک دەبیتن و بەرهەمهێنانێشان زیاترە لە ڕووی پیشە و کار و من یەک پرسیارم هەیە لەسەر ئەم خاڵی باست کردیانی لە مانگی ڕەمەزان زۆرمان بینی لە بەرنامەکان کەناڵە جیاوازەکان ینی دکتۆرە بەڕێزەکان میوان بوون بەڵام هەندێک ڕای جیاوازم دەبین ینی بەشێکیان پێیان وابوو نەخواردنی هەتا پاشیویش باشە وەکۆی کە بەڕێزت دەڵێ نانی بەیانیان خواردنی باشە ینی ئەمە دەگەڕێتەوە سەر شێوازی ژیانەکە نەخۆی ئەو توێژنەوانەی کە کرایە لە شوێنەکان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆر شوێنان کرایە ئەو توێژنەوانە کە لە هەموو شوێنێکی کە لە گوگل سرچکەی برێکفاست یان نەخواردنی بەیانیان لە هەندێ لە پاکستان و لە مەسر و لە ئەوروپا و هەموو خواردنی بەیانیان هەیە بە شێوەیەکی ڕئیسی و خواردنی ئێوارانیان هەیە بەس ژەمی نیوەڕۆ لە هەندێک وڵاتان کەمتر ژەمی نیوەڕۆ فریا دەکەون بۆی حکومی کارەکەیان لەوانەیە خواردنێکی سەرپێی فاسفودێک بخۆن بەس خواردنی بەیانیان لەلایەن زۆر زەرورە لەبەرەوەی بەڕاستی بۆ کەسێکی ئەکتیڤ و چالاک کار دەکا ئیش دەکا کە خواردن دەخواکان یان قوتابیە دێتە خوێندنگە و دێتە قوتابخانەکان و مێشکی زیاتر وەردەگریتن کاک خواردنی کەم بیتن یعنی دادوەریش دادوەر ینی کابرا کە حاکم بی برسیبی نابی قەرار بداتن کارەکەی غەڵەت دەبیتن باشە ئەو ژەمەی کە لە کۆمەڵگای کوردیا خوورە ژەمی بەیانیان بە تایبەت تۆ تا چەند لەگەڵی تەندروستە یاخود وڵی تەندروستە من هەر بە ژیانم هەر بەبێ نانی بەیانی ناتوان بسمە دەرەوە جەنانی بەیانی چی ڕئیسیە لە لای تۆ ینی ئەوەی کا بێ خواردنەکان یانی چای هەبیتن ماستەوی پەنیر یان هێرکە هەموو ڕۆژ هێرکە ناڕاز ڕۆژێک ڕۆژێک بەس ماستاکە هەرە بە هەبێ و بەتایبەتی ماستی هەولێر بێ و لە بەهار بێ و کوردی خاصە ماسی مەڕ ماستی مەڕ دکتۆر جگە لەم خواردنانە ئەمە تووت ئەگەر خواردنێکی یاوا چەور بخۆ پێویستەکە کەسەکە زۆر هەڵسوڕێ لەسەری زۆر بڕوە بابین بە گشتی باسی ژەمەکانی دیکە بکەینەوە تا چەند مرۆڤ باشە نان بخوات بە تایبەت لە دوای ئێوارەوە تاکەی بۆی هەبێت اینجا وردەوردەکە دوای ڕەمەزان خۆی ڕابێنێتەوە لەسەری چونکە خەڵکێکی زۆر لە نیوەشەوە داوای دیلیڤەریە کرد و دووسێ وەجبەی ئەخوارد ئێستا چی بکات تا کەی بۆی هەیە نان بخوات بەنسبەت ژەمی ئێواران یان پێویستە کە ژەمی ئێواران لە کاتێکی دیاریکرا و بخورێ ئەن دوای ئیشا بانجی ئێواران یان بخورێ و پاش ئیشا ینی پاشنانی ئێواران ینی بەلای ینی پێشەوەی بخەوی دەبی 2 ساعات هیچی نەخواردبی بەلای کەم هەتا خواردنە هەرز بکرێ سوودێ بن چکە لەمانەیە تووشی بەدخۆراکی دەبی گەڕانەوەی تشەڕۆژی گەدا تشکلۆکی گەدەی زیاد دەبی تووشی ئازاری گەدە دەبێتن و بێتگەلەوەی زاروایە لە کاتی جەژنوانە چەوری و چەرەز و شیرنی هەم پێکەوە دەخواتن و مەعیدە لێ ڕاتێکە خواردن کەم بێ ئەمە شتە چیە دێتە ژووری ڕاست تووشی تێکچوونی فرمانی هەرس و ینی جگەر و گەدە دەبێتن لەوانەیە تووشی زۆر زار لە کاتی ئەوەکان جژنەکان حاڵەتی سکسون و ڕشانە و تەسەموم جارایی بوون بە خۆراک زیادەی بە تایبەتی کەوانەی خواردنی دەرەوە دەخۆن ئەمە دەتێ ئەوش وەکو کۆمنتێک لەس خواردنی دەرەوە کە ئەو خواردنانەی دەیخۆی دەبی سەرچاوەکەی خاوێن بی سەرچاوەکەی پاک بی باشترین خواردنیش خواردنی ماڵەوەی باش کاکتۆر زۆر زار دەگوترێ وەرزش دەکەم هەموو خواردنێک دەخۆم ئەمە دروستە ینی هەموو خواردنێک بەدڵی خۆم بخۆم بەڵام وەرزش بکەم بۆی خۆی دەبێ ئەو وابیتن ئێستا لە وڵاتان ینی بە کالۆری دانراوە چەند وزەیدا ئەو خواردنە بۆنەوە ئۆلبەیان هەیە یان لە قوتو کراوە خواردنەکە کالۆری نووسراوە ئەوەندە کالۆریدا و کەغار دەدا و یان ماندووبوون و جۆدی سەرودەکە کالۆریەکەی دەبی زیاتر بیرە ئەوەی کێ دەیخوا بەس لە وڵاتی خۆمان ناتوانێت و قیاسی بکەین ینی شێوەشتان دەرەش عالەمی نییە بۆ نوێسە کفتە هەندێک منچقە کفتەی گەورە هەیە بسوک دەکات نازانی کالۆری چۆنە دۆڵما سلێمانی ئەگەر پێم بڵێ ئەڵەم لەسەر و ملیۆنێکەوە کالۆری گەورەیە هەولێرش وایە بەس لای بادینان بچووکترە یعنی هەریەکە بە ژێرەی کەلتور و ئەوەی خۆی ینی عادات و تەقالیدی خۆی بەس لۆ خەڵکی پێشترێک کەمتر دەدیست قەڵەویان تێداوی
يعني هەموو کاریان دە بەیانی دەچڕاستە شێوازی هەناسەدان و پڕبوونی ماعیدەی خۆمان هاتوچۆش بە پێ زیاتر لە چێرگەکان کاریان دەکرد شوان کاریان دەکرد یعنی زای ئەوە نەدەبوون قەڵاو نەدەبوون. ڕاست دکتۆر هیواگەردی سپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەنا و هەناسە سپاس بۆ تۆ کە بەم بەیانە لەگەڵ ئێمە بووی. سپاس بۆ زانیاریانەوە. زۆر سپاسان دەکەین خۆشحاڵین. ئاژانسی ژینگەی ئەوروپا ئەنجامی توێژینەوەیەکی بڵاو کردوتەوە تیای ئاماژەی بۆ کردووە کە ساڵانە 1200 منداڵ و مرد منداڵی تەمەن خوارهەشتە ساڵان لە ئەوروپا بەهۆی پیسبوونی هەواوە گیان لەدەستدەن. سەرڕایەوەش پیسبوونی هەوا بێتە هۆی چەندین نەخۆشی درێژخایەن و جۆری هەستیاری بناڵیانی هەرەوە نییە کە کەسەکە گیان لەدەست بە چەندین نەخۆشی و مەترسی و زیانی دیکەی لەسەر بەتایبەت ئەو تەمەنە هەیە. پیسبوونی ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا بوونە تا یەکێک لە هەڕەشا مەترسیدارەکان بۆ سەر ژیانی مرۆڤ بەگشتی و منداڵان بە تایبەتی. ئاژانسی ژینگەی ئەوروپا ئەنجامی توێژینەوەیەکی بڵاو کردووەتەوە و تێیدا ئاماژەی بەوە داوە ساڵانە 1200 منداڵ و مرد منداڵی خواردتەمەن 18 ساڵان لە ئەوروپا بەهۆی پیسبوونی هەواوە گیان لەدەست دەدەن. توێژینەوەکە ئەوە ڕوندەکاتەوە هۆکارەکانی پیسبوونی هەوا بەشێکیان سروشتی و بەشێکیش مرۆین کە خۆی لە قەرەباڵخی هاتوچۆ ڕێگاوبان گەرمکەرەوەکانی شوێنەکانی نیشتەجێبوون و شوشە و کارگەکان دەبینێتەوە. توێژینەوەکە زیانەکانی پیسبوونی ژینگەی بۆ سەر منداڵان بۆ دوو قۆناغ پۆلین کردووە. قۆناغی پێش لەدایک بوون و دوای لەدایک بوون. پێش لەدایک بوون مەترسیەکانی پیسبوونی هەوا بۆ سەر تەندروستی منداڵان وا دەکات کێشی منداڵان کەم بێت منداڵەکە بچووک بێت لەدایک بوونی پێشوەختە و هەروەها چەندین کێشەی دیکەی تەندروستی دوای لەدایک بوون. مەترسیەکانی پیسبوونی هەوا بۆ سەر منداڵان و کەسانی خواردتەمەن 18 ساڵ لە دوای لەدایک بوون بریتی دەبن لە مەترسی هەوکردنی کۆندامی هەناسە و هەوکردنی گوێی ناوەڕاست و تونتربوونی هەستیاریەکان لەوانە ڕژانی لووت ئەگزیما و چاوخوران. ئاژانسەکە ئەوەشی خستووەتە ڕوو ئاستی پیسکەرە سەرەکیەکانی هەوا لە زۆربەی وڵاتانی ئەوروپی لە سەروی ڕێنماییەکانی تەندروستی جیهانیەوەیە بە تایبەت لە وڵاتانی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا و ئیتالیا. هەر بە گوێرەی ئامارەکانی ئاژانسی ژینگەی ئەوروپا لە 2020دا 238,000 کەس بەهۆی پیسبوونی هەواوە بە مردنی پێشوەختە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا، ئایسلند، لیشنیشتاین، نەرویج، سویسرا و تورکیا گیانیان لەدەستاوە. هەروەها بە گوێرەی ئامارێکی یەکێتی ئەوروپا لە سەدا 97 دانیشتوانی شارەکانی ئەوروپا لە 2021 هەوای پاکیان بە گوێرەی ستانداردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی پێنەگەیشتووە. دیارە ینی لە زۆر شوێن لە زۆربەی وڵاتان خەڵک هەیە ژینگەی خۆش دەوێت ینی دەیەوێت کەسانی دەوروبەری هاونیشتیمانیانی بە تەندروستێکی باش بژین ئەمیش بە پاگڕاگرتنی ژینگە ڕاستە وەکۆی کە گروپێکی چالاکوانانی ژینگە لە لیسبۆنەی پایتەختی پرتوگال لە پرۆژەیەکی تایبەت بە پاراستنی ژینگە 650,000 فیلتەری جگەرەیان کۆ کردوێتەوە. ئامانجیشان ئەوەیە خەڵک هۆشیار بکەنەوە لە مەترسیەکانی جگەرە و مادە ژەهراویانەی کە بەهۆی فلتەرەکەیەوە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی دەبێت. ڕاستە هەر بۆ خۆی ئەو فلتەرەی کە زۆر بە ئاسانی بەبێەوەی بیری لێ بکەنەوە لە جامی سارەکەەوە فڕێ درێتە دەرەوە یاخود بەبێەوەی گوێی بێتە بە ئەیخەتی سەرزەویەکە و پانێکی تۆ دوێجگەلەوەی چەندین کەسی دیکە بە بنوشتێتەوە هەڵی گرێتەوە کۆی کاتەوە جگەلەوە چەندین یاخود بڵین دەیان ساڵ و سەدان ساڵیەوەی بۆ شیبوونەوەی جاشی بوونەوەکەژەوە نییە کە شیە بێتەوە بڵێ نەماوە بگرە دوای خۆی چەندین شتی دیکە ژەهراویەکە ئەم بابەتە بینین بۆ هیواین کە سوودی هەبێ بۆ ئێمەش بتوانین سوودی لێوەربگرین و ئیدی ئەو فلتەرەی جگەرەیەکە جگەلەوەی زیانمان بە خۆمان گەاندووە بە ژینگەشی نەگەێنین و ئیتر فڕێنین. جگەرە بکوژە لەسەر خۆکەی مرۆڤایەتی. چەند چالاکوانێکی ژینگە لە لیشبۆنەی پایتەختی پورتوگال لە چوارچێوەی پرۆژەیەکی تایبەت بە پاراستنی ژینگە و هۆشیارکردنەوەی تاک هەستاون بە کۆکردنەوەی 650,000 فیلتەری جگەرە.
ساڵانە پرۆژەی هاوشێوە ئەنجام دەدەن و فلترەکانیش ئەوەندە ژەهراوین زۆر جار تووشی سەرئێشە و هەناسە تەنگی دەبن. ساڵی ڕابردووش لە 2 مانگدا ملیۆنێک فلتەریان کۆکردوتەوە. ئەوەی لە پشتمەوە دەیبینن 650,000 فلتەری جگەرەیە. بەڵام بەردەوام هاوڵاتیان فلتەری زیاتر دێن و ڕێژەکە زۆر لەوە زیاتر دەبێت. لە ڕۆژی شەمەی ڕابردووەوە دەستمان بە کۆکردنەوەی فلتەرەکان کردووە. ساڵی ڕابردووش لە 2 مانگدا 1 ملیۆن فلتەرمان کۆکردنەوە. ئەو فلتەرانەی کۆمان کردوونەتەوە لەسەر زەوی شینابنەوە چونکە مادەی پلاستیکیان تێدایە و دەبنە ژەهر لەسەر زەوی. لەگەڵ بارانبارەی نیش ئەو ژەهرە تێکەڵ بە ئاوی ژێر زەوی و سەرزەوی دەبێت. فلتەرە جگەرەکان دەکەنە ناو 40 سەتڵی پەلاستیکەوە ئامانجیشیان ئەوەیە بە تەواوی جیهان نیشانی بدەن تەنیا تاکە فلتەرێکی بچووکە بەو ڕێژەیە زیاد دەبێت ژینگە ژەهراوی دەکەن. ئێمە لە ئاستی ناوخۆ ئەم چالاکیەمان ئەنجامداوە و کێشەکە نیشان دەدەین. بەڵام دەمانەوێت بە هەموو جیهان بڵێن و نیشانیشیان بدەین ئەوەی ئەوان بیری لێ دەکەنەوە تەنیا فلتەرێکی جگەرە نییە بەڵکو ئەو ڕێژە زۆرە مەترسیدارەیە و نمونەیەکی بچووکیشە لە تەواوی جیهان. ئامانجی پرۆژەکە بەرزکردنەوەی ئاستی هۆشیارە لە پورتوگال و تەواوی جیهان لە بەرامبەر ئەو مەترسەی جگەرە بۆ جیهانی دروست کردووە. بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 23% دانیشتوانی جیهان جگەرە کێشن و لەو ڕێژەیەش نیوەیان بەهۆیەوە گیان لەدەستدەدەن. بە جۆرێک ساڵانە 8 ملیۆن کەس بەهۆی جگەرە کێشانەوە گیان لەدەستدەدەن. پەنابەرێکی سووری تەمەنی 15 ساڵان بۆ کاتێک لە پارێزگای حەمس بریندار بووە، بەڵام پاشان ڕووی کردوتە کەتەلۆنیا یاواتە لە ئیسپانیا لە هەرێمی کەتەلۆنیا توانیوەتی گرنگی بە توانە وەرزشیەکانی بدە بە خولیە و بە هیوایەکانی بدا و دەڵێ هەر ئەوە وای کردووە ژیانی من جارێکی دیکە دەست پێ بکاتەوە کە ئەو گەنجە ناوی عەدنانە بەهۆی بەرکەوتنی گولەیەک وای لێ هاتووە. لێرەش هاژە ڕۆژانە چەندین ڕووداوی جیاواز دەبینین ینی لە سوۆسیال میدیا و لە ڕاگەاندنەکان بەرچاومان دەکەوێت بەهۆی تەقەکردنی کوێرانە بەهۆی حەز بە بەرپرسیارەتی نەکردن ینی بەبێ ئەوەی تۆ هەست بکەی ئەم گولە تۆ دەیتەقێنی ڕەنگە ژیانی کەسێک بسڕیەوە لە کاتێکدا خودای گەورە تەنیا یەک جار دەرفەت بە مرۆڤ دەدا بژی ینی چی من گولە بتەقێنم کەسێک لەسەر ژیان ڕەش بەداخەوەوان خۆیان لە ژینگەیەکی ئەو هەیە بوون بەڵام تاکە ڕێگەی ئەو وەرزشکردنە بزانێنم گەنجە چۆن نەتوانێت وەرزش بکاتە بنەمایەک بۆ ژیانەوەی. قوربانیەکی شەڕی سووریەیە ژەبەرگولەیەکە بێ سەروبەر تەمەنی 14 ساڵاندا عەدنان بوو خودیە پێدویەن تایبەت پشتی ساڵ و نیڤەکێش دەرمانکردنێ عەدنان بەرێ خۆدا سپۆرێ داگۆجارەکەدن لا شێوی بەهێز ببە و دەرونیاویژی باش ببە. سپۆر بۆ عەدنان ئازادیە بتەنێ بریا سپۆرێ هەز دکە گواو زندیە. الرياضة بشكل عام كرة السلة والسباحة سپۆرê ژیانە من baş kiriye bi tenê spor dihêle ez bizanim ku ez zindî me wek teyrekê azad tu tişt nikare wî rawestîne. Armanca min bo jiyanê bêzkirina laşê min û bilindkirina asta min bo rikaberiyeke zêdetir. Di sala 2017 de عەدنان û malbata xwe gihiştin Katalonya û dest bi jiyaneke nû kir. Niha di temenî 25 salan de عەدنان dixwaze rikaberiyê bike diyariyên taybet bi xwedî pêdiviyên taybet. Di heman demê de dixwaze beşdarî marathonê bibe û pereyan bo qurbaniyên şer kom bike. حلم بصراحة فكرت فيه أو Xewna min pêk hat dema ku ez derketim ser çiyayê Kilimanjaro rêxistineke mirovî min vexwend. Armanca çalakiyê komkirina parayan bo 100 zarokên ku ji ber şer kêmendan bûne. Min qet bawer nedekir ku piştî ez birîndar bûme ez ê bikaribim çiyevaniyê bikim. Bi derketina serçiyê min nameyek belav kir ku tiştek nemimkin nîne. Di jiyanê de her tişt dibe. Li gorî raporteka rêxistina tenderustiya cîhanî di 6 salê pêşî de ji krîza Sûriyê mahane 30,000 birîndar dihatin tomarkirin li Sûriyê. Herûha 1,5 milyon kes ji ber şer bûne xwedî pêdiviyên taybet. بەڵێ ئەم بابەتانەی کە لە بەیانی 24 پێشکەشی دەکەن یاخود لەم بەرنامەیە بینیتان هەموو ئەو بابەتانن کە لە وڵاتە جیاواز و لە شارە جیاوازەکانی جیهان ڕوو دەدەن. دەمانەوێت لە بەیانی 24 لەگەڵ ئێوە
مشارەکەی پێ بکەین ئێوەش لەگەڵمان بینەر بن ئاگادار بن چی ڕوو دەدات و لە ڕێگەی بیانی 24ەوە زانیاری تەندروستیتان زیاتر بکەن و ئەو بابەتانەی کە ئێمە ڕۆژانە دەستنیشانی دەکەین هەموو ئەو بابەتانە بێت کە پەیوەستە بە ژیانی خەڵک و خۆمان خێزانەکانمان منداڵەکانمان سوودی لێ ببینین. هەموو بانیەک میوانی ماڵەکانی ئەوە بین بۆ هیوین کە ئەو بابەتانەی بۆ ئێوەی ئامادەکەین لەگەڵ هاوکارانمان پێوەی ماندووە بین جێگەی سوود بێت و زانیاریەکی نوێ بێت بۆ سەرزانیاریەکانی ئێوە و بۆ هیواین کە هەمیشە ئەو وزەی کە ئێمە بۆی ئاهێنین یاخود ئەو وزە باشی کامانوێت لە بەیانیان هەتان بێ کاردانەوە و ڕنگدانەوەی ژیانێکی ئاسوودەتر بێ بۆ ئێوە بۆ هیوایم کە هەمیشە تەندروستێکی باشتان هەبێ و ڕۆژێکی خۆش. سپاس بۆ ئێوە.